ئەوترێت ئەو ململانی لە کەرکووک هەیە لە نێوان یەکێتی و پارتی بە تایبەتی بۆ بەرژەوەندی حزبی و شخصی و هیچ ڕەبتی بە گەڕانەوەی کەرکووکەوە نییە. من 50 بەیاننامەم لە بەردەسایە یەک بەیاننامەیەکی پارتی بێکۆنین دوو حاڵت نەبێت. حیزبایەتیمان کردو بۆ گەیشتن بە ئامانج بەڵێ سرائی حیزبی کراوە و ئێستاشەیە بۆ سراعەکەش بەردەوام. خەڵکی کەرکووک کە دێتەوە تۆ پارتیە زەویشی نەدەیتێ لەسەری بژێ یعنی ئەمەشمان کە کردو ئێستا ئەمەشمان کاریشی خراپە. لەسەر موختاری گەڕێک کێشەیانە بووە ئەگەر موختاری لە سەوز دابینا دەبووە زەرجیدانێکی دابنایە تەنانەت خەڵک دەڵێ شۆرای پارتی و شۆرای یەکێتی. تا ئەم دقەی کە ئێستا ئێمە پێکەوەین یەک کەسێکی ئیرهابی لە شاری کەرکووکە نەگیراوە خەڵکی شاری کەرکووک بێ. پارەی گۆڕینی ڕۆنی ئۆتۆمبیل دوو جار لە مانگێکە کارتی $30 مانگانە وەربگرن کڕینی 4 تایە ساڵان یعنی ئەمە گەڕانەوەی کەرکووکە کاکڕەوەند ئەمە گەڕانەوەی کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان. دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.